بەناوی خوای بەخشندەی میرەبان بران و خوشکانی بەڕێز سڵاوتان لێبێ تەنها یەک خولەک لەگەڵمان بن لە ساباتی ڕەمەضان. مانگی پیرۆزی ڕەمەضان ئەو مانگەیە کە فێری خۆشەویستیمان دەکات کە بەبێ جیاوازی ئێمە لە مزگەوتەکان پێکەوە کە نوێژ دەکەین شان دەنین بەیەکەوە و لە هەمان کات ئیشدا کە ئێمە دەستمان بەڕووی هێژارەکاندا دەکرێتەوە بەبێ فەرق و جیاوازی خۆشەویستی و محبەتی تەواو لە بینمانە دروست دەبێت. پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وسەلام نەسیحەتمان دەکات پێمان دەفەرمێ ئەوەلا ئەدلکم عەلا شەیئین ئیذا فعلتموه تحاببتم، ئایا شتێکتان فێر نەکەم کە ئێوە خۆشەویستی لە بینتانە زیاد بکە؟ ئەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم، واتە لە بینی خۆتانە سەلام زیاتر بکەن. بۆیە ئێمەش لێرەوە دەڵێن بە سەلامی ئیسلام سەلامتان لێبێ. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.